تاسەری پەنجەی هەناسەم بۆ قژی تۆشانە بوو، سینگی شێعرم پڕ لە گۆرانی و گوڵ و ڕیحانە بوو، خاڵی لێوت بۆ ژوان چاوی لە شێعرمدا دەگرت، کەس وەکو خاڵ بۆ فریودانی غەزەل وەستانە بوو. ئیلاهی بە ناو یادی تۆ بینەرانی خۆشەویست و ئازیز ڕێز و سڵاو و خۆشەویستی ئێمە قبول بفەرمونون، زۆر زۆر بەخێر بێنەوە بۆ بەرنامەی خۆتان کانگای ژیان. سپاس کە ئەو ڕۆژ لەگەڵمان دەبن تا کۆتایی بەرنامە. ئەو ئاواییە خۆشەی کە لە پشتسەری من دەیبینن ئاوایی زێوە هەڵکەوتوو لە 5 کیلومتری شاری جوانی پیرانشار سەر بە بەشی ناوەندیە. ئاوایەکی گەورە دیارە پڕ لە باغ و باغات کە چوار دەورەکەشی هەر باغ و باغاتە. لەگەڵمان هاوڕێ بن، ئەوە ئێوە و ئەوەش ئاوایی زێوە. زمە یەکێک لە دانیشتوانی ئاوایی زێوەدان. کاکەجان سەلام عەلیکم. سلام بخیری بابا. زۆر سپاس کاکەجان، خۆتان دەناسێنن؟ کاک حەسەنم ناسراوم بە حەسەنی حاجی شوانەی زێوەی. کاکە حەسەنجان خەریک بە چ کارێکن؟ وەڵای خەریکی دامداری و کەشاوەرزی و باغداری شتیوالین. قال و ساغ بێ ڕەبی. باغی چتان هەیە؟ وەڵای سێون هەیە، قەیسین هەیە، جلاسن هەیە، هەرمێن هەیە، خەریکی وانینە. ئەدی ئاژەڵدارەکە چتان هەیە؟ وەڵا ئاژەڵداری عانمانگان ماون مەڕم فرۆشتونە. بەتەنیا خەریکی کارەکان دەبن یا منداڵەکان؟ وەڵا دەبێ تێکەڵی مشەکەل بی هەموو یەکڕابن. چەند منداڵ تێ کاکەجان؟ وەڵا چوار. خدا پێت بێڵن یا ڕەبی. لەکنت ماون یا زەمانیان؟ یەکیان ڕۆیوە سێژ ماون. خدا پێت بێڵن یا ڕەبی لەژێر سێبەریەوە ئێدا گەورە بن ئینشەڵڵا. کاکەجان خەڵکیەوە ئەوە لە دیێواواییەن؟ بەڵێ. پس دیاتەکانی دەوروبەرتان چاک دەناسن وایە؟ وەڵا. بۆمان نێو دەبن؟ بەڵێ لە باکوور تەمەرسیان و قیسقەپان و قەمتەرێ. لێرە زێوە و کۆلە لاجان گوڵاوێ و کاسوورە دێ گەزگەسک و دێڵ زێ و نەمن جێ و قەڵاتە ڕەشێ و بادی ناوێت. نێوانە چۆنە لەگەڵ خەڵکی دیەکەین زیرانتان؟ باشین خراپ نییە، هەروە دەبی. ئەلحەمدولیللا ئیشەڵڵا باشتر پێشتر چۆن بوون؟ وەڵای پێشتی شەر باش بووینە. قەت یاردە یەکسەر دەدا بۆ کاروبار قەدیم کە خەڵک زیاتر پێکەوە بوو؟ بەڵا عەمرا یاری برای ناکە. لە نێو دەیدا ئەڵام پێکەوە چۆن؟ نێو دێشدا حەن بڵاوە. شکورە خە کوڕەکان گەیشتونێ منداڵەکانی خۆتان گەیشتونێ و پێ ڕادەگەن. وەڵا ئەو دەڵەکە کە تو نات و یاریمە ئەمیش نامە یاریت. کاکە کارەکانی ژاسان بوونەوە حەخۆ قەدیم بە کاری مەزراوشتی ڕناگەین دیشکور وەسیلە هەیە. وەڵای جا ئەگای هەرەوەزبی خۆشترە یاردە بکەن خۆشترە، بەڵام بەتەنی عیسان حاتی لە دەبڕی لە مەزرا. قالبوو ساغ بێ یا ڕەبی، قالبوو ساغ بێ ئیشەڵڵا. جا ئێمە هاتوینە لای کاکەی، کاکان بە دەنگ خۆش پێ ناساندوینە ئەلان دەمان هەوێ گوێبیستی دەنگی کاکەی بن. کاکە لە کەنجەوە گۆرانی دەڵێن؟ وەڵای جا لەمێژە دەچوینە کاروانی دەسن دەکرد بە لاوکۆ و حەیران و شتیوانە. باسی کاروانێمان بۆ بکەن کەنجە دەچوونە کاروانێ؟ وەڵای جا 20 چەند ساڵە خەریکی کاروانی بنەوە 2 ساڵە کوونەکان لێ بەستوین. لەگەڵ شێ دەڕۆیشتن؟ وەڵای خۆ بە خۆ دەڕۆشتین لەگەڵ جەماعەتێکی. قالبوو ساغ بێ ئیشەڵڵا. داخسراوە کەس ناتوانێت. لە ڕێگە ئادەستان دەکرد بە گۆرانی. وەڵا خۆش بۆ دەمی. ئەلانش گۆرانن هەرزەڵێندی. وەڵای مەرزەکە بەسرا خۆ گۆرانەکان هەرماون. پیا دڵخۆشی نەماوەنا نازای دڵ بەسی خۆشبی. ئەوڕۆمەوە لێتان میوانین بە بۆنەی مەوە گۆرانەکان. خاترین گۆ هاتوومە دەنا هەر نام. ئێرە باغی کاکەی نییە، ئێرە باغی یەکێک لە باغەکان ئێرە ئاواییە کاکە لێرە لەگەڵ خۆمان لیان میوان بۆتەوە. زۆر سپاس ئاو خۆش بفەرموو کاکەجان. جا تەخزمەتدا گۆرانی بێ. جا چت پێخۆشە تا بۆت بڵم. حەسی بۆ خۆتان دڵتان بی هەبێ. حەیراند بۆ بڵم. فەرموو. هەنداڵێم حەیران دەوەرە کاچینەوەتانێ سواران لە من ڕاوە سواران لە من ڕاوە سواران لە من ڕاوە ئارێ ڕاو لەگەڵی حەلی بەژینە پرنێ بێ خاڵێنە وەڵا لە جوندیان جێگا و ڕێگای سەیرانە 100 جاری بابەوەتانی لە من دەبەوە پەرت و بڵاوە
بەڵا ڕاوێ خەڵکی دەخەڵکانم دەبینم لە دوور دەشڕابێ ڕابێ من و ماڵوێرانێ وەتانێ لە دوو کار و کارمام دەچی دامێن بەخناوە ئامانێ واران دەستم دەداوە دووربینێ من لە سەبرایم جەڵاڵی لێما دەڕوانی لە دوای کۆچ و کۆچباران بکەمێ بە عامیان لە بۆ خۆم ئایدا وایدا 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 ژێڕاوە وارە دەبڵێ دەوەرە کاچینەوەتانێ چۆمەکەی کۆلە لازانێ لە من بەداری دارە بنە چۆمەکەی کۆلە لازانێ لە من بەچی ڕوودەوەنا ئارێ چ بکەم کۆلە لازانجەگای من نەبووەتانێ زبارەت بە دوو چاوی دنازدان عیرانێ سەد جارە بابە ببنی ماڵوێرانێ بەخوای بۆتەوە ئۆمۆی ئایدا وایدا وایدا ئای کاو لە مەوتنەوە وارە دەمڵێ کاچی خۆیەوەتانێ سێبەرێوێ خەڵاواتە گەورەی بەڵان بەخدای لە من دێنە خوارێ بە نزبین دەشۆڕبوونێ من دەرچێ ماڵە بابێ نازدار حەیرانێم گەلێک گەلێک پێ خۆش بوون لە بۆی واران و سبحەی ناکوڕەبراینە سەد جاری بابەوەتانێ لە بۆ لەیات و چوونیە من سێدانە ماسم قەزن لەسەر بەژنەکەی باری گونجندنێ بە بازنێ چان لە قەت و خاڵی دەگەردنێ یەچان لەمە بێنێ سنگم مەکانەوێدی بە چۆرایە چاوێ دوژمنانەڵی دەجۆزمەوە بەخوای لە بەرخاتڕۆکەی ئایدا وایدا وایدا ئەی ماندوو نەبوونی و وارە دەمڵێ دەوەرە کاچینەوەتانێ پایزە پازە گەلێک گەلێک لە من سەرمایە پازە گەلێک لە من سەرمایە من دەڵێن لە سەری شۆستانانم منێژن دەستێمە دامێن بین گەلێک گەلێک لە من سەرمایە من بەوە سەرێکتۆرەکەی دە ساڵاغێوەتانێ گەلێک لە من دەزیێکی قوڵدایە ئامە قبرێ من لێدەوە لەسەر سنگم من کۆڵی دەنازدار حەیرانێ و ساڵەکانە ددانە ساڵە چ بکەمێ بە خودای لە من لێ دەداتەوە ئایدا وایدا وایدا ئای شەوبایە وارە دەمڵێ دەوەرە کاچینەوەتانێ دەڵم شەڕە هەڵایە لەسەری دەپیرەچایە شەڕە هەڵایە لەسەری دەپیرەچایە ئاوەتانێ قرمە قرمێکە لاشن کۆفان دێ دەنجی ئاوانان سەد زاری بابۆتانێ دەگەڵ سەدای دەپیرەکات و شایە من سوێن دەکەم خوادە دەستنەک ناکرم لە خاکومەتەنێ خۆم بەخوا تاوێ ڕۆژەکانم ماوەم ئایدا وایدا وایدا وای لەبێ پیرە دنیایە و بەسەردا بڵێ بەساردا ئای بەسەر دەشتی لاجانێ شەدا بەسار تێکاڵ بوونێ ئای دەگەڵ پەلچی ڕیحانێ خۆشیە برادرانەوە سەرێ بەندی حەیرانێ ئەی بژی کاکەی جان ماشەڵڵا خوددا دەنگە زڵاڵ و خۆشەتان پێ بێڵە یاڕەبی ماشەڵڵا کاکە بە چۆم و دشتی لاجانی شەڵ دەڵێن لاجان کۆنە لازانی شەر بەسەر بێرەوە وایە جیرانن زۆر دەستن سەرکانی چۆماوی ئەرێ وەڵای خۆ قەدیم چاک دەسونونا ئەڵا قەدیم دەسوین ببینای سەرا دەسوین خۆندەکانێکی باش بیرەوەری خۆشتان هەیە بۆمان دەجێڕن ئەرێ وەڵای زۆر خۆش بۆ کاتی بوو کەنجە دەچون ڕۆژە چەند کەڕات وەڵای بڵا حەز دقەیەکی پێمان کرا بە خۆمان دەکە هەبا دەڕۆشتین هەر بێم زەڕەت بنی شەڵار دەخۆشی دابن کاکە یار دەست و چاو لێرەش بخێرن سەد چاوم
قزمەت یەکێک لە دایکە بە ساڵات چوواکانی ئاوایی زێوە داین. دایجان چۆنی؟ سلامت بێ باشیش کورس بە کەیفی سڵامەتی؟ مەمنون سلامت بێ الحەمدوللا. دایجان نێوتان چێ؟ ئەستی دا ئەستی. تەمەن و چەندەدا؟ تەمەنم وەڵی ڕەنگە 90 ساڵ 100 ساڵ بێ. ماشەڵڵا ماشەڵڵا یاڕەبی هەر لە ساغ و تەمەن درێژ بن ئینشەڵڵا. دایجان وەلەدیە و ئاواییەن؟ وەلەدیە و ئاواییەن لێرە لە دایک بوونە؟ ناوەڵا لەکوێ ڕاهاتوون؟ نێمە گوڕانڕە چۆن بواتنێرە؟ جا چۆن بۆ مێردم کە سواریان کردم هێنان و لە گەزگەش دێزیاندا بەزاندم. ئەی ڕەبی بەخێرن ڕەبی بە بڕێک درەنگمان بەخێراتن کردن بەڵام هەر بەخێرن. دایجان چەند ساڵ دەبێ هاتوونێرە؟ وەڵی ڕەنگە 20 ساڵێک بێ. دەی زۆر باشە. دایجان باسی قەدیممان بۆ بکەن ئەگە کچ بوون جحێڵ بوون کاروبارتان چ بوو ڕۆژانە؟ وەڵی ئەمن نەبە بەرخیم تێر لە شیر خواردەوە مەڕیم تێر لە کیا خوارد هیچ وەختە ئیسراحەت و خۆشی بلە بووە. چتان دەکرد؟ چتان دەکرد کاروبارتان چ بوو ڕۆژێ؟ کاروبار وەڵی تووتلیان پێ دەکردین 8 مانگە 7 مانگە خەریکی تووتلێ دەبووین. ئاغا لە وشترانیان دەدا و دانبرد ئیوە بۆ هیچی وە دەست لێ دەکەوت. ئەوە بە سەرعەتەکە قەدیمیان بوو. دەی چ سەردەمێکتانوە بیردە زەمانی قازم محەممەدیتانوە بیردێ؟ ئەری وەڵا دەی بۆمان باسکە بزانین چۆن بوو ژیانی خەڵکی چۆن بوو؟ ئەو وەختی بیلامانێ بیلە هەموو شتێک بارزانانی هاتن بە وڵاتی داگە قازی پێشەوە تێک چوو. لەشکر هیچ زۆر بۆ وڵاتی هەڵگرت ئیمە لا مستەفای. هەرچی گەیبانی ڕوتیان دەکرد و وڵاغەکان لێ دەستاندی بۆ خۆسوار دەبوون. بابیشم حیسانێکی زۆر محتەڕەم بوو. بیلامانێ سواری بارکیلی بۆ لیان دەستا مەلا مستەفای بە دەستی خۆی قاقەزی دایە کوتی بڕۆ ئەو لەشکرەی دامەزرێنە بردی لە بۆ نەڵێنێ لەبەری مێرگان بردی بۆ نەڵێ لێ دای مەزران لەشکر دەوێ داگیە نەبوو. ئەگەر دەیگەشتی قاقەزەکەی بێشان دەدان دانگوتەوە مرێ مەلا مستەفا هیچ کە ئەسپی لێ دەستێنێ. ئەوە دەی دایجان ژیانی خەڵکی چ بوو ڕۆژە چتان دەکرد؟ ئەکابانی ماڵێ بووی چتان دەکرد؟ وەڵی هەر دایکم کابانی ماڵێ بوو. دەی دو ئاگە بۆ خۆتان بوونە کابانی ماڵان؟ بووینە کابانی ماڵێ وەڵاهی ئەمن ئەوە نەخشونی کار بووم. فەرشم دەچلی پاشکۆی وڵاغانم دەچلی بەڕێ هەلۆیم دەچلی شیش کوتم دەچلی چون زانم ئەو کارانم دەکردن. فەرشۆ کردۆ تەونە کردۆ زۆر بە جوانی؟ ئەرێ وەڵا هەتا سەحات 11 شێوەشدا لە ڕۆژی ئەبن تەونم دەکرد. هەر بوو ساغ بە یا ڕەبی. تەونەکەم دەکرد لە بەش رافتی لێ ئەگەر هەڵدەستان تەماشا ئاوێلەن دەکرد ئەوەن پڕ دەبە لە دوو کەڵ و بەڵخ. ئەوە لە ڕۆژ دەبوو سبێڵی لێ پەیدا دەبوو. ئەی گیانە. دایجان ڕیسوشتێ و فەرشوشتە و بوو لە چۆ دێنا بۆ خۆتان دەتان ڕ؟ بۆ خۆ نەخوڕی دهێنا دەن شوێر هەموو شانە دەکرد ئەوە لە دەن ڕۆژ دەنا. دوارە دەتاندا ڕەنگیان دەکرد و دەتان هێنا؟ ڕەنگن دەکرد هەر بۆ خۆن بە ڕۆی ناسی ڕەنگن دەکرد و بە توێلکە گوێزی و بە گەڵا گوێزی ڕەنگن دەکرد بە گیازەرکی و بۆ خۆندان کردێ. چێ و فەرشوشتێ و تەونوشتێ بۆ دادەمەزراندن؟ بۆ خۆم دادەمەزراند. لێتان دەزانی؟ ئەری وەڵا. دەی فەرشەتان دەستنیستان لێ دەکردووە؟ فەرشە کە دەچندراستان لێ دەکرد بە کوێتان دەفرۆشت؟ وەڵی بۆ خۆن ڕادەخست و دوا دەن فرۆشت و مەسەلەن بەشتی چاوە قیمەتی لە دەکرد بەڕێ دەفرۆشت بە 200 بەلی 200 من. ماشەڵڵا چەندە دەست ڕەنگین بوونە لە 0 تا 100 کارەکانیان هەمویان بۆ خۆیان دەکرد. دایجان باسی نان و شێوی قەدیممان بۆ دەکەن بزانین خواردنەکانتان چ بوو نان و چێشتەکانتان؟ وەڵی نان و چێشتەکان برنج بۆ ساوار بۆ بڕوێژ بۆ ماشە بۆ نیسک بۆ ئەوانە تێکەڵ پێکەڵ دەکران و دەستانان دەن خواردن. زۆر خۆش بووە؟ ئەری وەڵی ڕۆنی کوردی بۆ ئەیدی تامینە دەبڕە. ئەلای شامەکەی دەبن زارد دەبن دانتان تاماوە. خی بڕێک ماوە. ماشەڵڵا ماشەڵڵا دوێ هەموو ساڵی تامی چێشێستا ما بێ. گۆشت زیاتر گۆشتی چیان دەخوارەوە دە مریشکە ماشێنانە نەبوون؟ ناوەڵا گۆشتی گیشکیان دەخوارد بەخوای بام بە تەلێ گیشکی دەگوشتەوە دەخوارد. مەڕوو ماڵات زۆر بوو؟ مەڕوو ماڵات زۆر بووم.
لە ئاوەدا لێ مانگای کردهێنە دا گشت ئەودا کردە کار و گۆشت حەڵی بە کار و گۆشت بوو کار و گۆشت ئەوەیە ماڵێ بە گیسکەکی تێدەکەوت گیسکی دەستگی دایکیدا بە هەرێ گیسکە دەدا کە برای و گۆشتێکە گۆشتەکان لە خۆدا ڕوبەی دەکردە هەڵ خوارد خێر و خێراتیشیان دەکردوە وەڵا قوربانی دەکران مەولود دەکران هەموو کارێک دەکرێش یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە لە منتەقەی کوردەواری ژمارێکی زۆر لە خەڵک بەتای بە داوای نشینەکان ڕویان هێناوە بە کاری مێژداری ئەوە یەکێرە ناوچەیەکی چۆستانی و فێنکە هەڵبەت مێژداری لێرە لەسەر شێوازی زۆر سونەتی نەماوە وەکو قەدیم لە غەڵف و سەوەتەدا ڕاناگیرە بەڵام ئێستاش ڕێگای ماوە تا پێشکەوتن و ڕاگررتنی مێش بە شێوەی مۆدێرنیتە لە خزمەت یەکێک لە مێشدارانی ئاوایی زێوەداین کاکەجان سەلام عەلەیکم. سلام ورحمة الله وبركاته بخير بين سرتاوم خۆش بێ زۆر سپاس خۆتان دەناسێنن کاکەجان. لە خدمەت داینا من ئیسماعیلی کەت خودام خەڵکی زێوەمە زێوە کۆلاجان کە لە نزیک 5 کیلۆمتری پیرانشاری هەڵکەوتۆ زۆر بەخێر بێن سەرچاوم. کاکە ئیسماعیلجان تەمەن و چەندە؟ ئەمن 32 ساڵ تەمەنمە. ماشەڵڵا تەمەن درێژ بن یارەبی چەند ساڵە خەریک کاری مێژداری؟ وڵی لە ڕاستیدا شغڵی ئەسلی من نەهاڵکاریە بە نەهاڵکاری مەشغوڵم بەڵام لە ڕاستیدا علاقەیەکی باشیشم بە مێژداری خەریکم لە پێناو تقریبا 4-5 ساڵە مێشم داناون لە پێنا و نەهاڵکارەکەمدا ئینشاءڵڵا بەردەوام خەریکم مێشەکان ڕابگرم و ئینشاءڵڵا ئیدامی بدەم. ئەوەی کە دەیبینن پێی دەڵێن مێش شڵغەی داوە وایە ئێستا کاکە ئیسماعیل بۆمان شی دەکاتەوە بزانین شڵغەدانی مێشی یانی چی؟ ئەوە ئێستا کە خۆشبەختانە چارەگەک لەوەی پێش ئەو شڵغەی داوە ئێستاکانە دێنین چونکە فەسڵەکەی وردە خەریکە بەسەر دەسی شڵغەی ئەمە دێنین لێرەکانەدا سەر سندوقێکی دێنین ئەو شڵغەی دێنین دەتەکێنین کە تەکاندمان دەگەڕێین بزانین داخوا مەلەکەی تێدایە چەند مەلەکەی تێدایە ئەگەر قەراربی مەلەکەیەکی تێدابی مەلەکەیەکەی دەگرین و دەیگوژین دوای ئەگەر مەلەکەی دیکەشی تێدا بوو ئەوانی دیکەش هەردەگوژین چونکە مەجبورین بیجێڕینەوە بەردایکی کە سندوقی ئەسلیە چونکە ئەگەر نەیجێڕینەوە بنهەوێ سندوقەکی تایبەتیکەین هەم مادەرەکەی لەبین دەچی هەم بۆ خۆی لەبین دەچی چونکە ئێستا فەسڵی شەهدە شەهد بە معنای هەنجوین ینی شیرە ئێستا کەانە وەختی ئەوەی نییە کە مێشڵغی بکە بێنی دووبارە خولاسە سەرمای لەسەر خەرز بکەی وەختەکەی تۆزێک درەنگە ئێمە دێنین دووبارە دەیجێڕینەوە بەردایکی و خولاسە مەلەکەکانی لێ دەوژین بۆی کە ئیدامەی بدا بتوانێت بچی شەهدی بێنی بۆی کە بتوانین بەهرەیەکی جوان و دروست ئیسەبی لە هەڵبگرینەوە. زۆر سپاس کاکە ئیسماعیل جان ئێستا کاکە ئیسماعیل باسێکی تایبەت دەبەر دەکا و پێمانیشان دەدا ئەو شڵغەیە چۆن هەڵدەگیرێتەوە. زۆر سپاس کاکە دەکەم دەستەکان ئێستا ئینشاءڵڵا ئەمەش بەردەوام دەبین ئینشاءڵڵا نیشان و دەدەم کە چۆن شڵغەکە دەگیرێتەوە و دەستەوە بەردایکی ئینشاءڵڵا لە خدمەتودا دەبێت.
بینەرانی خۆشەویست و ئازیز ماندوو نەبنەوە دەمی نێوەڕۆی و لە خزمەت دوودانە لە ئەندامانی شۆڕای بەڕێزی ئاوایی زێوەدەین. کاکە جان سەلام عەلیکم. سلام سەرچاوم بەخێر بێ. چاو سلامت بێ ئینشەڵا خۆتان دەناسێنن. ئەمن محەممەدی ئیبراهیمپور یەکێک لە شۆڕاکانی ئاوایی زێوەی. کاکە محەممەد جان تەمەن چەندە؟ هەمرم 55 ساڵە. تەمەن درێژ بن یا ڕەبی. چەند ساڵە ئەندامی شۆڕان؟ 10 ساڵە دەگەڵ ئەو ڕەفیقم ئەندامی شۆڕای ئاوایی زێوەینە. هەر بێم زەڕەت بن یا ڕەبی. کاکە جان وەکو پیاوێکی هەندێک بە تەمەن تازەڵ تەمەنی لاوی بڵین تێپەڕی بێ و بەرەو تەمەنی پیری بڕۆن ئاوایەکەی چۆن دەبین نەستان و دانیشتنی خەڵکی پێکەوە چۆنە؟ هەستان و دانیشتنی خەڵکی ئاوایی زۆر باشە. ئاواییمە لە چەند بەخش بێخاتوە بەخشێکیان مەسەرەن ئێدەکیان کە شاوەرزن کە بۆ خۆیان قەریکی کاروباری کە شاوەرزینە بەدەشیان کە فەقیر و فەقاراتن خەریکی شغلی کارگەری و لە تەرەف هەنجی مەرجیوە کارتیان دراوە تێ کارتی کۆڵبەری دەچن بۆ خۆیان لە مەرجی مەشغوڵی کاری کۆڵبەرینە. لاوەکان چی کاکە؟ لاوەکانیشیان بازشان هەنا هێندەشان ڕویان کردوتە دەکاری کۆڵبەری هێندەشان ڕویان کردوتە کاری کارگەری ئەوانە یا بە خۆیان دەچن لە کوورەخانەکان یادا شارەکانی دیکە کارێ دەکەن بازشان هەنا قسمەتشان لە جوانەکان ڕویان کردوتە کاروباری وەرزشی بۆ خۆیان دەچن لە مسابقاتی وەرزشیدا شرکت دەکەن هەتا لە دەیدا ئەمە جوانن هەنا بۆ خۆیان دوو دەستیان لە وانەک تشکیل داوە دەچن لە مسابقاتی شارستانیدا شرکت دەکەن لە مسابقاتی کە بینی جامی دەهیاران دادنن لە بینی دیەکان لە منتیقەی بەری لاجان یا بەری پیران و ئەوانە دادەندرێ شرکت دەکەن و دەوێدا ڕوتپەی باشیان بەدەستێناوە. الحەمدولیلا هەر بێم زەڕەت بن یا ڕەبی. کاکە ئاوایەکە خەڵکەکەی هەر لە قەدیمەوە لێرە ژیاون و ناوخۆین یا لەبای خەڵکی بەلاوی هاتووتێ؟ خەرشی بەلاوی زۆر هاتووتەیە. ئێرە منتیقەیەکی مەرجیە خەرشی لە لاوەڕا لە دیانتەکانی دیکەڕە لە شارەکانی دیکەڕا زۆر هاتووتە ئێرە ئەوڵێ بۆ خۆی ئێرە عدودەن دەوری 6 ماڵێک بووە کە بڵێن وەکو ئاوایی ئەسلی لەو دێژێنەژیان کردووە بەڵام ئەلعانەکانە دیەکە دەوروبەری 350 ماڵ 340 ماڵێک دەبێ ئەوانە زۆرتریان لە دەرەوە ڕاهات. هەرزتکەم ئێرە منتیقەیەکی مەهاجر پەزیرە هەلی کاری زۆرە هەتا بۆ خۆم کە ئەلعان عوزوی شۆڕای ئەو دێمە لە دەیەکی دیکەڕە ماڵم هاتووتە ئێرە هاتوومە لەبەر هەلی کار و لەبەر وانەکی کار کە لێرە هەلی کار زۆرە وانەکی کار زۆرە هاتووم لێرە کاری بۆ خۆم بۆ منداڵەکەم و خانەوادەکەم بتوانم زیینەجێکەم تامینکەم لە دێشی دیکە هاتوومە تێرە و لە خۆشەویستی ئەو خەڵکەی بووە کە ئەمن ئەلعان بوومەتە ئەندامێک یەشێک لە عوزبەکانی شۆڕای ئەو دێمە. الحەمدولیلا پاشکر پێکەوە سەباوڕەبان. کاکەگەر الحەمدولیلا الحەمدولیلا کاکەگەر کێشەیەک گیر و گرفتێک دەبینی خەڵکدا هەبێت چۆن حەلی دەکەن؟ ئەگەر گیر و گرفتێک مشکلەکە بێ ئەمە شۆڕاکان وەکو هەرسێک شۆڕاکان پێکەوە خڕ دەبینەوە تەبادلی نەزەر دەکەین دەگەڵ چەند نەفەر لە ڕێکسپیان لە ئەندامانی ئاوایی قسە دەکەین پێکەوە بە مەشوەرەت بە هەمکاری شۆڕاکە ئاوایەکە ڕشتەکانی ئاوایی مشکلەکەمان هەڵ دەکەین. الحەمدولیلا کار بەدادگاوە شکایەت ناکەیت تا بە هەڵ نەکێشاوە زۆر کەم زۆر کەم. الحەمدولیلا دەست چاو خۆش بە کاکە محەممەد جان هەر بێم زەڕەت بنیار خزمەتت داینە. زۆر سپاس. بابچینە لای کاکەی کاکە جان سەلام عەلیکم. عەلیکم سەلام و ڕەحمەت الله. زۆر سپاس خۆتان دەناسێنن؟ بەڵێ ئەمن ئەسعەد عەبدوڵڵاهی خەڵکی زێوەیمە. تەمەن چەندە کاکە ئەسعەد؟ 48 ساڵ. تەمەن درێژ بن یا ڕەبی. هەم دەورن لەگەڵ کاکە محەممەدی وایە ماوەی 10 ساڵە جەنابیشتان شۆڕای و ئاواییەن تا ئێستا چتان کردووە لەگەڵ کاکە محەممەد و وەکی باستان کرد سێ کەسن لە ئەندامانی شۆڕاگە کاکە محەممەد و ئەو بەڕێزەی دیکەکە ئەندامی شۆڕان. بەڵێ تا ئێستا تەرحیادین بەرگوزار کردووە یەکێک لە وانەکانی دێی تەرحیادی بووە تەرحیادی لە ئەکسەری کوچە کۆڵانەکان چەند کوچە ماوەندە ناوی دیکە تەرحیادی بەرگوزار بۆ هەموو قانە و چێش کراوە ئیشەڵڵا شتان بەدەستەوەیە بۆ داهاتوو ئیشەڵڵا ئەوەی ماوە بەرگوزاری بکەن وەک تەرحیادی وەک ئیسفالتی کوچەکان وەک مەیدانی وەرزشی ئیشەڵڵا قەولیان پێداوین و ئەمە لەسەری وەدوو کاروبارەکانی کەوتوین حتا دەگەڵ ئیدارەی تربیەت بەدەنی ئەوانن ئەمە بخۆ وەدویان کەوتوین و حتا کاروبارەکان کردوون ئیشەڵڵا. ئینشەڵڵا کە بە باشی جێبەجێ دەبێت وە لە دیواواییەن کاکە؟ بەڵێ. ئێوە نێوانی خەڵک چۆن دەبین و گوزەرانی خەڵکی چۆن دەبینن؟ وەڵڵا خەڵکی زێوەی خەڵکەکی میوان پەرست میوان داری و
چونگو خەڵکێکی سەر سنوور بووە خەڵکێکی دامدارە ئەوی کە شاوەرزە ئەوی دیکە دامدارە ئەکسەرێتی زۆریش دەگەڵێک باشن وەک هیچ جێیەکی نییە هەن لە هەت جێیەکی دابی ماڵپستەوەی کابرا ناڵێ حتا دوو مانگان بۆ خۆڕا بگری ئەمە ئێرە متاسیفانە وا نەبووە و واژ نابیت الحەمدولله ئینشەڵا کە هەروە پێکەوە باش بمێنەوە ئاوایەکی یەکجار خۆشوێڕایەوەی کە نزیک لە شاریشە بەڵام شێوازی جوانی ئاوایی هەر حفز کردو و سەرسەب زۆر وەک باسم کرد هەم چواردەورەکەی هەم نێو ماڵەکان هەم و دار و باغ و باغاتە ئینشەڵا کە خوددا لێتان تێک نەدا کاکەجان هەر لە ساغ بن و بژین یا ڕەبی. بناری پڕبەهاری دێ ڕەنگی سوور و شین ئەدا لە شێعر و ئاتفەی گەشم لە خزمەت کاکفەتاحی خۆشەویست و ئازیزداین کەسێک کە لە ئاواییدا بە حەسناسکی و شێعرکوتنەوە ناسراوە با لەگەڵ خۆیان زیاتر بدوین و لە زمانی خۆیان زیاتریان بناسین. کاکفەتاحجان چۆنن؟ سپاس دەکەم بەخێر بێن سەر هەردێک چاوەکانم. خۆش بە یارەبی. کاکفەتاحجان زیاتر خۆتان دەناسێنم زانین چێتان پێ دەڵێن. فەتاحی ساوز بڵاغی خەڵکی گوندی زێوەی لە خزمەت و دامە و کاکفەتاحجان. کاکفەتاح تەمەن چەندە؟ تەمەنم 50 ساڵە. ماشەڵڵا تەمەن درێژ بن یارەبی. خەریکی چ کارێکن؟ وەڵاهی هەر خەریکی بەنایەتی بوومە و خەریکی ناڵبەندی بوومە و ناڵبەندیم کردو و یعنی شغڵ نەماوەنەیەکەم بە حەقیقەت. ئێستا شەر خەریکی و کاران وەستاکارنی دی؟ نەخێر بەداخەوە ئێساکان لە دوکانێکی سکۆڵم هەیە بۆ خۆم دەم هەیە بژیوی ژیانم لێەوە تەمین کەم. خال و ساغ بە یارەبی ژیانتان پڕ لە ڕزق و ڕۆزی بێ ئینشەڵا پاس وەستا فەتاحتان پێ دەڵێن. بەڵێ. وەستا فەتاحجان ماوەندەی بۆیان باس کردین و دێکیاری بەڕێزی ئاوایی کە لەبانیەوە لەگەڵمانە بۆیان باس کردوین فەرمویانەوە بە شاعیر دەناسن لە نێو ئاواییدا بۆمان باس بکەم بزانین لە کەنجێەوە هەستان بزاوتراوە و دەست و کردو بە شێعر نووسین. وەڵا ئەوەی ڕاستی بی ئەمن لەو وەختەی کە خوێندومەتەوە و نووسیومە دەستم پێ کردووە ئەمن بە شێعرەکانی مامەسا گۆرانی فرسکم گرت و بەوانیشم چاو کراوە بە حەقیقەت چونکە ئەوانە زۆر خۆش بوون و هەستی منیان دەجوڵان ئەمیش دەستم کردووە بە شێعر نووسین بەڵام شێعرەکانم بەداخەوە دەتوانم بڵم نزیکەی 600 شێعرم هەمووی بەبادا ڕۆی. بۆچی کاکە؟ وەڵاهی ئەوە دلیلی خۆی هەیە و کە وەختی کوتنێنێ ناتوان بێڵم بەداخەوە. بەسەر لە سەرەتای فێربوونی نووسین و خێنەوە دەستان کرد بە شێعر نووسین وەکی من دەفتەرەکەی جەنابتانم دیت بە کوردیشتان نووسی بوو بە ڕێنووسێکی دروستی کوردیش زمانی کوردی لە شێوە فێربوون بەو شێوە دروستە. وەک حەرزم کردی هەر مامەسا گۆران کتێبیان دیوانەکەی سەرزەمی بەرهەمی مامەسا گۆران هەم ڕاهنمان بوو هەم مامۆستان بوو هەم لەوێ ڕافێر بوومە بۆ خۆم بەداخەوە من نەچوومەتە مەدرسەی هەر مەدرسەی نەچوومە بەڵام خۆشبەختانە هەم فارسی دەتوانم بە کوردی تەرجمەکەم هەم کوردی بە فارسی تەرجمەکەم و خۆشبەختانە دەتوان بڵم لە عەرەبیشە تا ڕادەیەکی لێ عاڵیموەلی چون عەرەبی زۆر بەرینە و زۆر بەرفراوانە ناتوان بڵم لە کول و جوزئیاتی عەرەبی واردم. زۆر جێگای دڵخۆشیە کاکەجان یا ڕەبی هەر بژین زیاتر لەسەر چ بابەتێک شێعر دەنووسن ناوەڕۆکی شێعرەکانتان چییە؟ وەڵا شێعرەکانی من ئەکسەریەتی سروشتینە ئەمن چونکە دەگەڵ سروشت و تەبیعەتی کوردستانی دەژیم و واقعان بە خاتری سروشتی زۆر دەژیم و شێعرەکانم سروشتینە زۆریان کاریگەری زۆری لەسەرە بە ژیانی ئاوایی نشینی بە تایبەت کە سروشتێکی یەکجار جوانی هەیە بە تایبەت ئاوایی زێوە کە وەکی باسمکردنی و ماڵەکان هەر باغە و چواردەورەشی هەر باغ گرتوویەتی و هەروەها ئەم لەو بابەتێدا ئەگە ئیجازەبی کۆپلە شێعرێک بۆ زێوەی دەڵە گوندی زێوە جێگای ڕاوگە و ژیانی من نێوت خۆشە لە هەر شوێنێک بێتە گوێی من نیوەڕۆی گەرمی هەناسەد دڵگەرمیە چێوی پشتت پەردەی خەیاڵە لە بۆ من تا دڵۆ پێ خوێن بگەڕە لە لەشما من بەگشت جوانیەکانی دنیات ناگۆڕمەوە گوندەکەی من لە ئاوێنەی ڕوونی دڵت پاچی دیارە لە دەستی قەڵشاوی خەڵکت دیاری کارە لە تریفەی مانگەشەوت چەپەی شەعر کۆڵانانت جوانگەی چیژ و کوڕی دڵدارە ئەلبەتە ئەو کۆپلەیەک بوو لە شارەکەی کە بۆ گوندی زێوە نووسیوە. ماشەڵڵا ماشەڵڵا واه بە هەر بژین یا ڕەبی. کاکە ئێستا چەند شێعرتان هەیە لە حاڵی حازردا شێعر نووسراوە بەدەست خۆتانەوە چەند شێعر هەیە؟ ئەوەی کە ئامادەی چاپ بن 400 شێعرە. ماشەڵڵا تا ئێستا چاپتان نەکردو لە هیچ جێگایەک یا لە خۆ گۆوار و شتدا شێعرتان چاپ کراوە؟ بەداخەوە دەتوانم بەڵام یەک دووی دەنان نەوەڵە خۆتان نەتانویستۆ
بەخدای بەعزێک شت بەرگر بووە لێرەکاندا یا مەسلەی ماڵی بووە یا مەسلەی بەعزێک جزئیاتیشتی دیکە ئینشاءالله بەتەما کتێب بەچاپ بگێنن ئینشاءالله 100% بە ئومیدی خودای ئینشاءالله هاتوچێ بن کە ئەدەبیتان کردو تا ئێستا بەڵای زۆر لە خزمەت کاک عوبێد سۆر خابیدا بمە کاک فایق ڕسوڵی و دۆستان ئەمن کە زۆریان لێ مەمنونم کە واقعان ڕاهنمان بوونە زۆریشان سپاس دەکەم بەڵ فەتا تەنیا لەسەر شێر کارتان کردەوە یا چیرۆک و بەشەکانی دیکە ئەدەبیش وەڵا لەسەر ڕۆمانیش کارم کردووە کە ئەمن 4 دانە ڕۆمانی شم هەیە بەڵام بەداخەوە کە هێستاکانە نەساب کراون ناویستوشمە چاپیان کەم هەڵبەتە ویش هۆکاری خۆی هەیە و ناتوانم باسی لەسەر بکەم شەرمەندەمە لەسەر باسی وەرجێڕانسی بەڵێ وەرجێڕا و بەخسووسەن شارەکانی شاملوی کە من زۆرم علاقە پێنا و چەند شارێکی شاملوی بەڵام دوایە کە من دیتم برادێک بەنێوی کاکەریمی کاک ناسرە عیسامی شارەکانی شاملوی وەردەجێڕی میش دەستم لێ شێشاوە وەلی من زۆرم علاقە بە شارەکانی کاک ئەحمەد شاملوی هەیە بەڕێز ئەحمەد شاملوی لە شاعیرە کوردەکان زیاتر هۆگریتان بەچێ هەیە کاکە لە شاعیرە کوردەکان کەوانی ئەو کلاسیکن نالی گۆران و زۆرەکەش علاقم ئێستاکانە بە شرکۆ بەکەسێ کە واقعان خۆشم دەوێت هەر بژین بێمزاد بنیارەبی تا ئێستا لەو ماوەیدا کە فەرموتان هەر تقریبان لە سەرەتاڕا زۆر لە مێژە خەریکی شێرنووسینوانن لە خزمەتی تێک لە شاعیرە گەورەکانی ناسرااو دابوونا لە خزمەت مامەسا هێمنی دابوومە بۆ خۆشم دەگەڵی دانیشتم قسەشم لەگەڵ کردووە بیرەوەری تایبەتستان لێ هەیە وەڵاه بیرەوەریەکەی ئەوە بوو کە من جارێکی شارێکم نووسی بوو شارەکەم کە بۆ خوێندنەوە کوتی هەستم و مەستم و پەستم نابنە قافیا و بەڵام ئەلێرەدا یەک دانە ڕاهنمایی کردم کوتی پێم خۆش نییە شعری عاشقانە بنووسی عاشقی خاک و نیشتمانەکەت بە چون هەموو بەهاران بوو کێشە ڕازاوەیە ئەدێرەدا ئەگەر کو دەخۆم ڕادەبینم ئەوەندەش بڵم مامەسای من ئەوەی ڕاهنمایی کردم کوتی فەرمووی هەڵبەتە بەخشە فەرمووی ژنێک کە کچێک عاشقی دەبی پرسەکانی ڕەشن ڕۆژێکدا دێ و سپی دەبن وەکو بەفەری زستانێ مەمکەکانی کە خەڕوتوندا ڕۆژێک بڵ دەبی بە سەنگیدا دەلەرێتەوە ئەو قەدە ڕاست و جوانەی وەکو گۆچانی پیریت دەچەمێتەوە بەڵام کە عاشقی نیشتمانەکەت بی هەموو بەهاران بوو کێشە ڕازاوەیە و پیربوونی بەسەردانیە و منیش ئەو ئامۆژگارانیم لە گوێ گرت و واقعان بەدوای بەو خەتەیدا ڕۆشتمە ڕوحی مامۆستا هێمنی نەمر شاد بێ یاخدا کاکە زیاتر لەسەر چ قالبێک شێر دەنووسن بە خودای ئەمن لەسەر قالبی شێری ئەم کلاسیکی دەنووسم و قالبی نوێژ دەنووسم بەڵام ئەمن هەر شعرێک کە وەزنی نەبی حتمما دەبی ئاهەنگێکی هەبی ئەگەر شعر ئاهەنگی نەبی بە نەزەری من پێم شعر نییە هەڵبەتە هەرچەند کە من زۆرم شرکۆ بە کەس خۆش دەوێ ئیمپراتۆری شعریشە بەڵام شعر دەبی قافیەشی نەبی وەزنیشی نەبی حەدیەقل ئاهەنگێکی هەبی وەلی شارەکانی ڕوو سپینە لەگەڵ قسەی عامیانە پێوابی فەرق و جیاوازەشی وان ئەو تویان نییە کورتە شێر دەنووسن یا شێری بڵێنت بە خودای هەردووک لە زەرت بنیارەبی کاکە گیان ئێستا ئەگەر ڕازی بن شارێکمان بۆ بخێنەوە پێشکەشەی بینەرانی بەرنامەکەمانی بکەن و لە هەستی ئێوە ئێمەش چێژبەرین بەسەر چاوان شعرێک بەنێوی جگەر گۆشە کە واقعانە شعرەکانی وەکو جگەر گۆشەکانی خۆم خۆش دەوێن بەنێوی جگەر گۆشە شعرەکانم کە جگەر گۆشەی منن خوێنی لەش من لە چاو هەڵدەوەرن ڕەوەکن دێن و ژوان و نایەن زادەی چیا لە چڕدا دەوەرن خورسەک و نواڵە گەواڵی هەوری تیشکی زێڕین لەگا بەرد دەچەقێ لە کەما دێتە دەرێ کارگۆڵا گرمە هەورە ڕنووە دەتەقێ من ئەوا هۆگری تۆم زێدی زەبەن هەوێنی هۆنراوەکەم کانینە کەو لە زەنوێر و زەمن قاسپەی دێ دیمەنی سەوز لە چڕ ڕوانینە دەڤەرن سەوزە نمادی ئاشتی ڕووگەکەن باسی لە لێن داخراوە پۆلە کۆترێکن لە تاراوگە دەژین دەنجی متمان دەخەنە دنیاوە بە هەوای تۆوە ژیام تا ئێرە نێرگسی ئاشتی سرت دەربێنە زیمە بۆ پێیان و ناکرێم جێرە شوێن پەڕەن ڕاکە لە پێت ڕامێنە شعری من بۆیە کریستاڵی نین هەڵقوڵی زێد من و زویر نابن وەک جگەر گۆشەنە لەو سنجی پڕم خۆم دەخۆن بۆیە کە قەت مڕ نابن بژین یا ڕەبی خامەتان هەر ڕەنگین بێ کاکەی گیان لە خزمەت دێهیاری بەڕێزی ئاوایی زێوەداین کاکە جان سەلام عەلەیکم. عەلەیکم ئەسەلام و ڕەحمەتوڵڵاهی بەخێر بن سەرتان.
چاو خۆش بە زۆر سپاس خۆتان دەناسێنن. بسم الله الرحمن الرحیم پێشەچی بە خێراتتان دەکەم زۆر بە خێرن سەر چاو ئەمن کامران عەبدوڵڵاهیمە دەهیاری زێوەی لە خزمەتتانە. هەر بژین کاک کامرانجان چەند ساڵە دەهیاری ئاوایی؟ وەڵای من تقریبا 5 ساڵە دەهیاری زێوەمە. زەرەت بن یا ڕەبی. کاک کامران دەکرێت باسێکمان بۆ بکەن لەسەر مێژووی ئاوایی زێوە؟ وەڵای مێژووی ئاوای زێوە هەر وەک دەبێتن ئەمەش بیستونە و لە قەدیمەکان و لەوانەکان بە ئیسلاح مێژوەکی کۆنی هەیە کە قەدیم دەڵێن مەسەلەن دەگە کۆلاجان و زێوە یەک وانێک بووە بە ئیسلاح ئەوەندە قەدیمە وەلی دو بار حاڵتێک چوە و دیارەوانێک بووە لەو شتانش کە دیارە مەسەن تەپەیەکی تێدا دەوەسەتی دێدا سالی باستانیدا بە ئیسلاح سەبراوە میراث فەرهەنگیا وەلی دیارە هیچ دەکۆڵنیوەکی لەسەر نەکراوە دەنا لە زۆر جیانیش مەسەلەن دەبینی شتی قەدیمیەوە دەرکەوتەوە وەک تەندور وەکی مەسەلەن قەبر ئەوانەوە دەرکەوتنە وەلی دیارە مەسەلەن هیچ لە کۆڵنیوەیەکی لەسەر نەکراوە بزانی مەسەلەن ئیچ دەورانە چەوی ساڵەشە زادەوەیدا ئەمە بۆن معلوم نییە ئایا بافتی قەدیمیەکەی مەسەلەن وانەکی ئیدەی چەند ساڵەوەی پێشە بەس دەتوانین بڵێن مێژوویەکی زۆریە کە بەبیری بابوو باپیران نەبوو. بەڵێ ئەرێ وەڵای دیەوە کە بیستونە مەسەلەن زۆر لەوەی قەدیمیترە. کاکە خودی نێوی زێوە بە چ مانایەکە؟ وەڵای زێوە هەر وەگەمە زانیونە کە دیارە قەدیمدایان کورد بە نێوی زێوانێک بووە وەلی دە کتێبەکان دانووسراوە کە نێوەکی معلیا و بە ئیسلاح دزمانی معلی دانووسراوە دەنا هیچ شتێکی وای نییە بڵێن وەچەش تەسمی وای نییە احتمالە لە هەر لە خودی نێوی زێو ڕاهات پێ بە بافتی خانوبەرەکانی چۆنە کاکە؟ وڵای بافتی خانوبەرەکانی الحەمدولله دە ساڵانەی داهاتوودا کە دیارە مەسەلەن هەمویان بە شناژ و شناش قایم و محکەم کاری کراوە کە مەسەلەن دیارە بنیادی مەسکەند واردی ئەو کارێ وە الحەمدولله جەماعەت هەمووی بە پێ و شوێنی وان دەشتە پێشێ و الحەمدولله بافتێکی قەدیمی وای نەماوە بڵێن مەسەلەن بەرد و مۆرە و قوڕ ئەوانە لە هەمووی باشە هەمووی شناژ و شناش قایمکاری بۆ کراوە. زۆر باشە چەند کەسی لێ دەژی ئاوایی؟ والله ئاوای تقریبا طبقی ئامار 1420 نفر ئەمە کە سەرشمارێکراوە 1420 نفر جەمعیەتی ئەوەیە. 1420 نفر چەند بنەماڵە چەند خانەوارن؟ والله تقریبا خانەوارەکەی 335 خانەوارە وەلی بنەماڵی ئەسلی مەسەلەن 305 خانەوارە کە دیارە وانە کراوە دا ئاماردا. ڕادەی خوێندەواری چەندە؟ والله ڕادەی خوێنەواری تقریبا 85% جەماعەت کە دیارە سەواددارە سەوادی. قوتابخانە تاپۆلی چەند هەیە؟ قوتابخانە کە دیارە فقط لێرە تا ڕادەی 6 ابتدایی هەیە دوایی بۆ ڕاهنمایەکەی کە دیارە دەستنە کۆلاجانێک کەنیزیەکە ڕاهنمایەکەش لەوێت تەواو دەکەن بەرعاڵ دوایش کە متاسفانە دەبیرستان و ئەوانە جەماعەت دەبی هاتووی شاری بکە پشتە شار. بنەماڵەکان ڕێگیر نابن بۆی کە منداڵەکان بڕۆن بۆ شاری بۆ خوێندن؟ وەڵای بنەماڵەکان الحەمدولله هەمویان یارمەتی دەدەن کە دیارە دەوڕادەیەدا مەسەلەن زۆر بنەماڵەشەیە دەبینی بەرحاڵ بۆی دابین ناویات کە لە کۆلاجانێر لە ڕاهنمایەکەی هیچ گرفتیان نیە الحەمدولله دەتوانم وەلی بۆ ڕاهنمایەکەی ئیوا دەبینی بە هاتوویەکەی یا بەوانەکەی بۆی بۆ دابین ناوی خصوصەن دەربارەی خانمەکاندا دەوەیدا بڕێک ڕێگری دەکرێت ڕێگرێکەش ئیوەیە کە مەسەلەن دەبینی لە نەزەر هاتوویەکەی لە نەزەر هەزینەکەی بڕێکوانەکە هەزینە سازە دەنای تا ئێستا کە ساتی هەڵکەوتوو هەبوو هەر لەو ئاوای لاوەکان درێژان بە خوێندندا بە ئێستا بوو بنەکارێت بەڵێ الحەمدولله دەدەیدا ئینسانی باسەوادیشن هەیە وانەشتنیە باس لە کارمەندن زۆرە محلی من زۆرە الحەمدولله لە هەموو کارەکاندا لە موارەکاندا هەمانە الحەمدولله بێمزارەت بن یا ڕەبی کاکە باسی ئیمکاناتی ئاواییمان بۆ بکەم بزانین چی هەیە والله الحەمدولله دەدەیدا ئیمکانات هەموو ئیمکاناتێکمان هەیە مەسەلەن دیارە کە پۆستبانکمان هەیە مخابراتمان هەیە هەروە بێتەوە ئەمە مزگەوتی هەیە مەدرسەی هەیە خانە بێداشتی هەیە ئاو برق و گاز و الحەمدولله ئەوانەی هەموو هەیە ئاوی ئاوای لە چۆ دابین دەبێت سەرچاوی ئاوایی لە زارگەڵی کۆلاجانێ لەوێ دابین دەبی کە دیارە ئاوی دێهاتەکانی زێوە کۆلاجان و کاسوورێ و گوڵاوێ لەوێ دابین کراوە ئەو مشکلی کەماوینە نەوەڵا الحەمدولله زۆریشە سەڕیزشی هەیە منبعکە الحەمدولله الحەمدولله خۆشەویست و ئازیز ماندوو نەبنەوە وردەوردە کە هێشتینە کۆتایی بەرنامە و کاتی ماڵاواییە ڕۆژێکی دیکەشمان لە ئاوایی تێپەڕ کرد
ئەوڕۆ میوانی خەڵکی خۆشەویستی ئاوایی زێوە سربەبەشی ناوەندی هەڵکەوتو لە 5 کیلومتری شاری پیرانشار بووین، خەڵکێکی یەکجار میواندار، ئاوایەکی یەکجار خۆش، ئەوەندەی کەڕوانیمان هەر سەبزای لەبەر چاومان. ئەگەڕێتان لە دەوروبەرە کەوت حتممە وەرن و بەهرە لەو نیعمەتە جوانانە وەرگرن. زۆر زۆر سپاس کە ئەو ڕۆژ بە دڵفراوانیەوە کانگای ژیانتان بە میوانی ماڵەکانتان قبول کرد. تا کانگای ژیانێکی دیکە و ئاوایەکی دیکە هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرم. ماڵاوە.